قالنجە خێراترین حەشەرەی شەش قاچە بە خێرایی 1 مەتر لە یەک چرکەدا. تووتی و کەروێشک بێ ئەوەی پێویست بکات زەریان هەڵسوڕێنن پسەری خۆیان دەبینن. دارکۆنکەرە دەتوانێت لە یەک چرکەدا 20 جار دەنوک بدات لە دارەکە. گوێچکە ماسی دەتوانێت خەوێکی 3 ساڵە بکات. قەبارەی چاوی نەعامە لە قەبارەی مێشکی گەورەترە. پەپوولەکان بە قاچیان هەست بە تامەکان دەکەن. پشیلەکان دەتوانن زیاتر لە 100 دەنگ لە خۆیان دەربێنن، بەڵام سەگەکان تەنها کەمتر لە 10 دەنگ. فیلەکان تەنها ئاژەڵێکن ناتوانن باز بدەن. هەموو ورچی جەمسەرەکانی زەوی چەپدەستن. هۆشتر لە نزیکەی 3 خولەک 95 لیتر ئاو دەخواتەوە. توانای دیتن لە کونەپەپوو 82 ئەوەندەی توانای بینینە لە مرۆڤدا. کیسەڵ لە هەموو ئاژەڵەکان تەمەنی زیاترە. چیاکانی ئاڵپ هەموو ساڵێک نزیکی 1 سانتیمەتر بەرز دەبنەوە. ماسی قش بە لێدانی دڵینەی چیرەکەی دەیدۆزێتەوە.